گرنگە کە ئینسانی ئیماندار بە عەقڵ و بە ژیر خوای پەروەردگاری بناسێت نەک هەر بە لاساییکردنەوە بە تەقلید و ئەوجا باقی ئاکار و هەڵوێستەکانی تریشی بە هەمان شێوە دەبێ ژیرانە بێت. بۆیە من دەمەوێت تەنها لەسەر ئەم بڕگەی عنوانەکە قسە بکەم، نەچمە ناو باسی تەکفیرەوە، چونکە ئەو مامۆستا بەڕێزانەی تر هەر لە پێناسەی تەکفیر و هەر لە خراپەی تەکفیر و هەر لە کاردانەوەکانی هەمووی بە تەفسیل ئاماژەیان پێداوە. من دەمەوێت تەنها بڕگەی یەکەم ئاماژە پێ بدەم کە ئەویش بریتیە لە گەورەی و گرنگی تەفکیر، بیرکردنەوە بۆ ئێمەی مرۆڤ کە ئەبێ گرنگێکی زۆری پێ بدەین. هەمومان دەبینین و هەست دەکەین کە خوای پەروەردگار چەندین ئەندام و هەستی داوە بە مرۆڤ، هەستی تامکردن، هەستی بینین، هەستی بیستن و هەستی بیرکردنەوە و عەقڵ و تواناشی داوە بە مرۆڤ. هەر یەکێک لە ئێمە بەو پەڕی توانایەوە هەر لە سەرەتا پێگەیشتنیەوە هەوڵ ئەدا چێژ لە هەموو هەستەکانی وەربگرێ، چێژی تام، چێژی بیستن، چێژی بینین هەمووی وەربگرێ. بەڵام زۆر بەداخەوە کاتێک کە سەیر ئەکەین زۆر بەکەمی هەوڵ بدەین هەست چێژ لە هەستی بیرکردنەوە وەربگرین، ئیبداعمان هەبێ، داهێنانمان هەبێ، تەقلید و لاساییکردنەوە نەبێ، چەند ساڵانێکی زۆر لە تەمەنمان بەسەر بەرین هەر لەسەر ئەو ڕچەیە کە هاتووە و ئەڕۆین و یین خەڵکی چۆن ڕۆشتووە ئێمە شەروا ئەڕۆین. ئەی بۆ نەوەکانمان منداڵەکانمان لەسەر ئەوە بنیاد نەنین کە خۆت بیر بکەرەوە لە نوێژەکەی، بەڵام لەبەرەوە ناکە من نوێژەکەم، خۆت بیکەرەوە بۆ نوێژەکەی، نوێژ بۆ کێ ئەەکەی، بۆ ئەخوێنی، بۆچی ئەخوێنی، چی ئەەکەیت. ئێمە هەوڵ بدەین منداڵەکانمان هەر لە سەرەتا پێگەیشتنەوە لەسەر ئەم ئەساسە پێک بهێنین کەوا خاوەنی بیر بێ، گەشە بە بیر و توانای بیرکردنەوەی بدات و عەقڵی تەتەور پێ بکات. جا پێناسەی تەفکیر زانایانی لوغە هەم زانایانی فقه بە چەند شێوازێک پێناسەیان کردووە کە نامانێ بچینە ناو تەفاسیلەکەی، کە مەسەلەن یەکێکی وەکو ابن منظور یاخود جەوهەری کە ابن منظورە فەرمێ ئیعمال الخاطر في الشيء، یا جەوهەریە فەرمێ التفكير هو التفكر والتأمل. ئەمە و باقی تاریفەکانی تر کە هەموو یەک دەگرێتەوە لەوەی کەوا ئینسان توانای عەقڵی و ژیری خۆی بخاتە کار بۆ بیرکردنەوە، بۆ حەلکردنی کێشە و مەشاکلێک، بۆ تێگەیشتن لە مەبەستێک، بۆ وەرگرتنی چەندین مەعنا واتە لە دەقێک لە دەقەکان ئەگەر قورئان بێ یاخود فەرمودەکانی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. لەم بەرگەیە دەمانەوێت باز لە گرنگی تەفکیر بکەین لە قورئان و فەرمودەدا کە خوای پەروەردگار چەندێک گرنگی بە تەفکیر دەدات و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگەر سەرنجی ئاەتەکانی قورئانی پیرۆز بدەین، خوای پەروەردگار لە زۆرێک لە ئاەتەکانە کە پێمان دەفەرمێ لە کۆتاییەکە لعلكم تتفكرون، لعلكم تعقلون، لقوم يعقلون، لقوم يتفكرون. ئەم هەموو زاراوەیە کە خوای پەروەردگار بەکاری دەهێنێت هەمووی بۆ ئەوەیە کەوا سەرنجی ئێمە ڕابکێشێتەوە بۆ عەقڵ، سەرنجمان ڕابکێشێتەوە بۆ بیرکردنەوە، بۆ تەفکیر، بۆ بەهێزکردنی لایەنی ئیستیمبات و ڕامان و تێڕامانمان بۆ شتەکان. جا تەفکیرکردن ئەوانەی کە لە قورئاندا ئاماژەی پێدرێت ئەتوانین بیکەن بە دوو بەشەوە، دوو تەوەر. تەوەرێکیان التەفکیر في مەخلوقات الله، خوای پەروەردگار هانمان ئەدات کەوا بیر لە چی بکەینەوە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار، بۆی لە ڕێگەی دروستکراوەکانی خوای پەروەردگارەوە خوای پەروەردگاریش بناسین. نەک تەنها هەدەف و ئامانجەکەش تەنها ناسینی خوای پەروەردگارە و بەس، تەنها بۆ ئەوەیە کە بڵێن ماشەڵڵا خوا ئەم ئەرز و ئاسمانەی چۆن دروست کردووە. نا، کاتێک کە خوای پەروەردگار سەرنجی ئێمە ڕادەکێشێت بۆی بڕوانینە دروستکراوەکانی خوای پەروەردگار تاخوا بناسین، حتمەن هەر سەیری گەورەی و قەبارەکەی ناکەین. خوای پەروەردگار مەبەستیەوە نییە بڕوانین ئەستێرە چەندێک زۆرە و چەندێک بەرزە، شاخەکان چەندێک گەورەن و چەندێک پتەون. دەیەوێت لە ڕووی زانستیەوە ئێمە بچینە ناو ناخی ئەم کەونە و ئەم بوونەوەرە، لە نهێنیەکان و لە سڕیاتی ئەم کەون و بوونەوەرە تێبگەین، هەم لە ڕووی جوغرافیەوە هەم لە ڕووی فەلەکە ئاسمانیەکانەوە یاخود دەریاکان یا لە هەر ڕوویەک لە ڕوانەوە کە هەر یەکە و بتوانین اختصاص تایبەتمەندی لە بوارێک لە بوارانە بکەین و چەندین نهێنی گەورە دەربهێنین لەم بوونەوەرەدا کە کاتێک ئەچینە ناخی ئەم زانست و زانیاریەوە ئەم نهێنیە گەورانە دەرەهێنین، ئەو جا حتمەن بۆشمان دەرئەکەوێت کە خالقی ئەم بوونەوەرە، کە خاوەنی ئەم هەموو نهێنیەی کە لەم کەون و بوونەوەرەدا هەیە چەندێک زانایە، چەندێک حەکیمە، چەندێک بەتوانا و بەدەسەڵاتە. خوای پەروەردگار دەیەوێت بەرەو علممان بەرێت، بەرەو لێکۆڵینەوەی دەوروبەر و بوونەوەر و ئەو گەردونەی کەوا ئێمە تیایدا دەژین کە حتمەن ئەوەش بەرەو ناسینی خوای پەروەردگارمان دەبات. چونکە بیر نەکردنەوە وەکو کوێری وایە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا کە پێمان دەفەرمێ
قل هل يستوي الأعمى والبصير أعمى نابينا وكوير وكو بينا وبينر وايا أم دوانا خواهي پرودگار بوچي أمامان بيالت أفرمي أفلا تتفكرون أي بو بيرنا كانوا كأنه بيمان بفرميت بيرنا كردنوا يعني كويري أو كسي كبيرنا كاتوا يعني كويرا أو كسي كبير أكاتوا أو بينايا بوي أفرمي هل يستوي الأعمى والبصير يعني أو كسي كبير كاتوا وكو كسوا كبيرنا كاتوا أو كسي كويرا وكو كسوا كويرني وبينايا أما خواهي پروردگار باز لگرنگی تفكير دكات جاوكو باس ما كعرزم كردن بيركدنا ولا بونور وبرقيدو همشمان بيركدنا ولا آتكان القرآن بيروز أو آتاني كباز لعقيدة وبرباور أكا باز لأحكام أكا باز لعبادات أكا باز لأخلاق أكا بهماشي وأبي عقل وتفكير شمان بو قرآن بيروز بجد خواهي پروردگار لبرقية كم داك فيمان دفرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب دروس كدني أسمان كانوا زوي الغوركيو جوازي شوروج أمانة هموي آيات بلغو نشانا بو أواني كوا خاوني عقل جيرين الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار أما سرنج راكيشاني إيمي بو بيركدنو وسرنجدان لآتكاني خواهي پروردگار بلام كام آيات كوني أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها أو أذان يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور أما وچندين آياتي ترمان هي كسرنج بان رأيك يشيبو أما بشيدو هم وبرقيدو هم تفكر لآتكاني قرآن بيروز دا أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها باشا بو تدبري آتكاني قرآن ناكا دلتان قفلي لدراوة أم آتانا بو إيما هاتو بو إيما مروف بيامي خواهي پروردگار بو سرجم مروفاتي بلام أم قرآن لبر أوي كوا بيامي كي خواهي گشگير سرتاسرية بو همو مروفاتيا وبو همو بونوري شهتاو كروج قيامت تنها بو روجك نهاتوا وتنها بو آستيكي عقلي دياري كراو نهاتوا بلكو جل دواي جل سدا لدواي سدا بپی گۆڕانکاری و بەپێی پێشکەوتنی عقل و توانە عقلیەکان قورئانی پیرۆز خیتاب لەگەڵ ئەوانە شاکە کەواتە ناگونجێ کەسێک کە 200 ساڵ 300 ساڵ 400 ساڵ لەمەوە پێش بە شێوازێک لە ئاەتێک تێگەیشت بێت کەسێکی تر 500 ساڵ لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاری و ئەو هەموو توانە عقلی و بیرکردنەوەی ئەبێ ئیلا هەر هەمان قسەی ئەو بکاتەوە نا خواهی پەروەردگار دایناوە بۆ ئێمە کە بێ ئێمە تەدەبوری ئاەتەکانی قورئانی پیرۆز بکەین و بەردەوام دیراسە و وتکاری تێدا بکەین وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون سرنج بدين خواهي پروردگار لقلهم أم آياتانا دا باسي تفكروا بالليكردنا ودكات أما لقرآن بيروز دا لفرمودكاني پیغمبر دا صلى الله عليه وسلم اگر سرنج بدين پیغمبر صلى الله عليه وسلم گرنگي بلايني فكر وعقل لقدانا وددات بون منكاتك پیغمبر صلى الله عليه وسلم آموشگاری هاولان دکا آموشگاری همو یکی لأمتکی دکاتو دا فرمید بلغوا عني ولو آية بگینن لمنوا اگر تنها آياتك بي اگر تنها حديثك بي تنها حكمك بي بلام آية ام تبليغا هر اوي ما بست پیغمبر صلى الله عليه وسلم كيقل دوايك من بيجين بتوتو بيجين بو او بيجين بو للصحابة واخوان للرازي بي هتاكو تابعين وتابعين هر نقل كردنا بو ايما تبليغ أمايا نخير تبليغ أويا كوا بقينريت وهر كسيك دراسة وتفكري لو بلقياها بيت چونك أقنجي أو كسي كبتوي أقينت بقدر تواناي فكري بهز نبيت حكمك جوان لو فرموديا لو آتور بقريت پیغمبر صلى الله عليه وسلم لفرموديا كبيما عند فرميت ليبلغ الشاهد الغائب فإن الشاهد عسى أن يبلغ من هو أو عاله منه أوي كآمادي وتكان مبابي جيني بوانيك نا آمادنين غائبا چونك أقنجي أوي كغائبة زور وعي تيغيشتني باشتر بيبو أمو تيمن لو كسي كواعي جيني يا لفرموديك ترى نظر الله امرئا سمع منا حديثا فبلغه غيره كما سمعه شوني بيستوى آوابي جيني بغيري خوي فرب حامل فقه إلى من هو أفقه منه ورب حامل فقه ليس بفقيه أقنجي كسك آياتك بو من أجيني حديثك أجيني بمن بلام أو تواناي تيجيشتني نية بو أوا
ئەو کەسەی کە پێی ئەگا نابێ ئێمە هەر بڵێن وڵا ئەو وای لێگاوتە وای گیانەوە بە من کەواتە منیش هەر معناکەی ئەو نەقڵەکەم نا هەر یەکێک لە ئێمە هەر جیلێک لە جیلەکان کە پێیەکە زانانی هەر جیلێک ئەبێ دیراسە و وردەکاری خۆی بۆ بکە چونکە ئەگونجێ ئەو جیلەی کە دواتر دێت زانایەک لە زاناکانی ئەو جیلە زۆر زاناتر و تێگەیشتر و وردەکارتر بێ خی پەروەردگار بەهرەی عەقلیەکی زۆری پێدا بێ کە لە جیلەکەی پێش خۆی باشتر بێ تەنانەت ئەگەر بێت و ئەو کەسە یەکێکیش بێ کە نەقلی کردووە ڕاستە خۆ لە پێغەمبەری وەرگرت بێ صلی الله عليه وسلم ئێمە دەبینین هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ هەمووی عالم نەبوون چەندەها ئاعرابی و دەشتەکی و خەڵکی نەخوێنەوار بووە تەنها ئاەتەکەی وەرگرتووە تەنها ئەوەندەی لە دین شارەزا بووە کە عیبادەتەکان فەرائیدەکانی پێ ئەنجامەدا ئەمما تەفاسیلی دین و ئەحکامی شەرعی و تێگەیشتن لە بەڵگەکان وەکو پێویست نەیزانیوە بەڵام گەیاندوویەتی بە دوای خۆی کە یەکێک تابعیەک لەوی وەرگرتووە کە کەڵە زانایەک و عالمێکی زۆر گەورە بوو و توانویەتی دیراسەیەکی وردی ئەوە بکات هەر بۆیەشە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعا و پارانەوە بۆ عەبدوڵای کوڕی عەباس دەکات خوا لێ ڕازی بێ کە دەفەرمێ اللهم فقهه في الدين وعلمه التأويل ئەگەر دین هەر ئەوە بێ مجرد نەقڵکردن پێویستی بەو تەعلیم و تەویل و تەفەقوهە نییە بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ ئەکا کە ابن عەباس جیاواز لە هاوڵەکانی تر جیاواز لە هاوڕێکانی تری خی پەروەردگار توانایەکی زۆر لەوان زیاتری پێ بدات بۆ ڕۆچون لە ئاەت و حەدیسەکان و لێکدانەوەیان و ئستیمباتی ئەحکامەکان تێیدا جا ئەگەر بێت و ئێمە هەمومان لەسەر ئەوە بێت کەواتە ناتوانین دیراسەی بەڵگەکان بە شێوەیەکی باش بکەین و خستنەگەڕی فکر و تێگەیشتنمان لە بەڵگەکانی قورئان و فەرموودا ئەمە خۆی نیشانەی خەیریەتی ئەو ئینسانەیە و خی پەروەردگار ئیرادی خەیری بەو کەسە هەیە بۆیە ئەو عەقڵەی پێداوە کە بتوانێت دیراسەی قورئان دیراسەی فەرموودەی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم و بە دووری بگرێ و بیپارێزێ لە هەموو ئەو شوبهاتانەی کە لەو عەسر و جیلەدا دێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکیا پێمان دەفەرمێ من یورید الله به خەیرا یفەقهه فی الدین هەر کەس خوای گەورە ئیرادەی خێری پێ بێت ئەوە شارەزای ئەکا لە دین جا ئەمانەوێت چەند شوبهەیەک بە کورتی ئاماژە پێ بدەین چەند شوبهەیەک کە ئەبێتە بەربەست لەبەر ئەوەی کە خەڵکی بیر بکەنەوە ژیریان بخەنە کار لە تێگەیشتن بۆ دەقەکانی قورئان و فەرموودە یەکێک لەو شوبهاتانە ئەوەیە کە خەڵکی لەسەر ئەوە پەروەردە دەکرێت کە جیلە پێشوەکان لە ئێمە باشتر بوون جیلە پێشوەکان لە ئێمە باشتر لە دین تێگەیشتون لەبەر ئەوە ئەوان چیان و تووە و چۆن تێگەیشتون ئێمەش هەر ئەبێ وابین چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم شاتی بۆ داون فەرموویەتی خەیر القرون قرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم مادام پێغەمبەر صلی الله علیه و سلم شاتی بۆ سێ قەرنە داوە کەواتە ئێمە نابێ هیچ زیاد و کەمێک هیچ برکردنەوەیەکمان هەبێ بۆ بەڵگەکان بەڵکو ئەبێ هەر بگەڕێنەوە ئەوان چۆنیان و تۆ ئەوان چۆنی تێگەیشتون ئێمەش هەروە لە دەقەکان بڕوانی بەڵام ئەم شوبهەیە لە جێگەی خۆیدا نییە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو فەرموودەدا کە شایەتی خەیریەت بۆ ئەو سێ جیلە دەدات لە ڕووی دینداری و لە ڕووی ئیلتیزامیان بە خواپەرستی و بە ئاکارە جوانەکانی ئیسلامەوە شایەتی خەیریان بۆدا نەک لە ڕووی عالمی و زانایی و زۆر تێگەیشتنیان لە استنباطی ئەحکامەکانی قورئان و فەرموودە چونکە هەر لەناو فەرموودەکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بەوە دەدات هۆکاری ئەوەی کە جیلەکانی تر دوای ئەو سێ جیلە خراب ئەبێ هۆکارەکەی چییە ئەفەرمێ ثم يجيء قوم ينذرون ولا يوفون ويخونون ولا يؤتمنون ويشهدون ولا يستشهدون ويظهر فيهم السمع يعني هەمووی کۆمەڵی ئاکاری خراپمان بۆ بازەکە کەواتە خەیرێتی ئەوان لەوە بووە کە ئەم ئاکارە خراپیانیان تیانە بووە خراپی ئەوانی دواتریش ئەوەیە کە ئەم شتانیان تیا دەرەکەوێ کە خیانەتکردن و شاتی ناحەق و وەیلا ئاخری کەواتە هیچ علاقەی نە بە علم و زانستەوە هەیە نە بە زانیاریەوە نە بە تێگەشتنە لە دەقەکان خاڵی دووهەم تحکیمکردنی قورئان و فەرموودە ئێمە خوای پەروەردگار ئەمرمان پێکە کە لەو کاتی خلاف و منازعەیە تحکم بە قورئان و فەرموودە بکەین بەڵام قورئان و فەرموودە بە تەنها خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم داوای ئەوەی لێکردوین بەڵام بەداخەوە ئێستا ئێمە هەنێک لە زانایان بڕگەیەک قەیدێکی بۆ زیادەکەن دەڵێن القورئان والسنة الكتاب والسنة على فهم السلف ئابەمە ئێمە کۆت و زنجیر دەکەن کە لە غەیری سەلەف هەرچیەکیان لێک نەیابێتەوە ئیتر ئێمە بۆمان نییە هیچ قسێ بکەین لەسەر ئاەت و حەدیسەکان